جه خانم سوهات الشمری شروبکالا سیاسیش بغداد پرسم خانم سوهات بخیراتی کردستان 24 آستانگین هری مازن پیش یا سروک نوی پارلمان عراق به تایبت جبورا گرتنا هفسنگیه دناف پارلمان ویدا ماما یان بجن سالا کوچان مهبلکی ده چبن لا تواوي بينران مان بڵێ ڕوونە کەوا دەتوانین گواستنەوەیەکی جیاواز و هەنگاوێکی باشنرە لە ڕێگەی ئەوەی کەوا سەرۆکی پەرلەمان هەڵبژێردرایەوە لە پەرلەمان و بەڕێز مەشهەدانی و بە سەرۆکی پەرلەمان ئێستا خۆتان نەزان کۆمەڵێک یاسا هەبوون هەموو هەڵپەسێردرا بوون لەمڕۆ بەدواوە دەتوانین بڵین کەوا هەموو ئەم دۆسیانەی کەوا ماوەتەوە بە شێوەیەکی هەڵپەسێردرا و دەکرێت قسەی لەسەر بکرێت یاسای نوێ دەربکرێت هاوکات هەموو یاساکان بخەتە بەرباز بۆ نمونە یاسای نەوت و گاز یان ئەو یاسانێکەوە پێوەستە بە ناوسەدا بڕێنراوەکان یان نادنی موچەی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەوانە خۆ دەکرێت ئەوانە قسەی لەسەر بکرێت لەسەر وشیانەوە یاسای باریکە سێتی کەوا دەکرێت ئەمە بخرێتە گفتوگۆ لە ڕێگەی ئەوەی کەوا سەرۆکی پەرلەمان هەڵبژێردراوەتەوە بۆیە ئێستا خۆتان دەزان لە ناو پەرلەماندا کۆمەڵێک هاوپەیمانێتی جیاواز هەیە هەوڵەکان بۆ ئەوەیەکەوە یاسا سەروەر بێت لەم بارەیەوە و لە ڕێگەی ڕێککەوتنەوە ڕێکەوتنێکی گژیر هەبێت لایەن حکوومەت و پەرلەمانەوە بۆ ئەوەی بتوانرێت کارنامەی سیاسی جێبەجێ بکرێت لەسەر بنەمای هاوبەشی ئەگەر بێت و لە نێوان پەرلەمانتاران هاوپەیمانەتی و هاوبەشی تەواو هەبێ بێگومان دەبێتە هۆی ئەوەی هەموو ئەو دۆخێکەوە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستدا دەگوزارێت بە سەرکەوتوی لێ دەربچین و بتوانین بڕیاری سەقامگیرانەتر بدرێت. باشە ئەو پرۆژە یاسایان حەتان و کات ناوبەرە کورد و سونە و شیعەیاندا ناکۆکیل سەر و ڕێک ناهێتەدان ئەف پرۆژە یاسان هەنێ دەرباز ببن بتایبەتی هەڵوەشاندنە بڕیارên سەردەما بەعز کو حەتان و کەژی دەهێنە جێبەجێکردن و کورد دخوازن ئەف بڕیارە هەڵوەشن vê di mahiyê hewa dît yanî hem sunne hem jî şîe lê dijî rawastiyan mumkin e serokê nûyê perleman bişêtin havsengiyê rabigirîtin ev proje yasayên nakûkîl ser ku dengiyê li ser çêket بەڵێ لە سەرەتادا ئەو سەرۆکی وەک سەرۆکی پەرلەمان ناتوانێت بە شێوەیەکی ڕەها بڕیار بدات ئەو لە سەرەتیکەوە یاساکان بخاتە دەنگدان و دواتر پرۆسی دەنگدان بڕێبات هەر بڕیارێکیشی لە پەرلەمانەوە دەربچێت بێگومان ناکرێت بەرژەوەندی سیاسی لایەنەکان لە بەرچاو بگرێت پێویستە بەرژەوەندی گشتی بێت بۆیە پێویستە ڕێککەوتنێکی گژیر هەبێت لە نێوان تەواوی پەرلەمانتاران بۆ ئەوەی بتوانرێت هەموو بۆچوونەکان یەک بخرێنەوە لە پێناو بەرژەوەندی بۆ ئەوەی بتوانرێت یاساکان جێبەجێ بکرێت و بەکار بێنرێت و نەکرێت تەنیا بۆ بەرژەوەندێکی تاکە کەسی و تاکە لایەنە بۆیە دەتوانم بڵێم دیدگای تەوافق لە نێوان پەرلەمانتاران دەبێت هۆی ئەوەی کەوا کۆمەڵێک بڕیار بدرێت و تەنانەت هەموو ئەو یاسانێکەوە هەڵپەسەردراون یاخود ئەو چارەسەر بکرێت ئەنها بەلکی بیرە هەوایەن هێژاژی بهێتن ساڵە 2022 گاوا محمود مەشهەدانی یەک ژێ کاندیدا بوو مشتومڕێکە زێدا ئالوزیین زێدا دل پەرلەماندا چێبوون حتا محمود مەشهەدانی بەعەردی کەت گێژ بوو ڕاکردنە نەخۆشخانەیە پرانیا لایەنان لە دژی بوون ویدەمی کو ئەوە بیتە سەرۆکی پەرلەمان چ بوو ژنیشکاوە ئەف لایەنێن وی وەختی لە دژی بوون نوکە هاتن پاڵپشتیکردن و هەڵبژات وەکی سەرۆکی پەرلەمان ئەوەکە فراکسیۆنە ئەمتیداد دەبێژیتن ئایا ئەڤە موزایەدەکە سیاسی نەبوو و پێک هاتی ژنیشکاوە بەڵێ بێگومان دۆخی ئێستا جیاوازە لەگەڵ دۆخی ئەو کات خۆتان دەزانێت ئێستا دۆخێکی جیاوازە لەسەر ئاستی ناوچەکە و لەسەر وڵات بە هەمان شێوە لە پرۆسی سیاسیشدا ئەمە هەر هەیە خۆ دۆخەکە ئێستا جیاوازە کاتێک کەساتیەکان
لن تأتي غيرها في کاندید دەکرێن جیاوازن کاتی خۆی محەممەد حەلبوسی کاندید کرا بەڵام ێستا دۆخەکە گۆڕاوە و بۆیە خاڵکی دیکەش هەیە بەڕێز مەشهەدانی ئەو دەتوانێت کە هەموو لایەنەکان یەک بخاتەوە بگرێت بۆیە ڕێککەوتنێک چی هەیە و هاوکات کەسێک بووکەوە هەموو لایەنەکان بە شیعەشەوە کاسێکی پەسەندکراو بوو بەڕاستی بۆیە دوای دوورخستنەوەی حەلبوسی ناوی مەشهەدانی زیاتر بەرچاو بوو هەموو ئەو کێشمەکێشەی ناو پێکاتەی سنە هەبوو لە ئەنجامدا گەیشتە سەرکەوتنێکی تەواو لەم چوارچێوەیەشدا مەشهەدانی ئەو یاساین هەری زێدا مشتومڕ لەسەر ئەس کورتی بێژم یاسایە بەرهەنگاربوونا تەرورەی یاسا هەڵوەشاندنا بڕیارێن ئەنجومەنە شۆڕەشە باس یا ژناوچووی ژبلیوەیەکێ یاسا ئەنجومەنێ فیدراڵە دەرێخستنە یاسا نەفت و غازەیە یاسا بارێ کەسیە ئەڤن مە بکورتی بەحەسکری ممکنە دەوێ خۆڵێدا دوی تەمەنێ مایدا و ساڵێکە محمود مەشهەدانی بشێتن کودەنگیەکێ دنا بەرە لاانێن سیاسیên جودا بتایبەتی هەر سێ نەتەوەین پێکاتەیەن جودان بێژن سنە و شیعە و نەتەوا کورد چێکەت هەموو ئەو پرۆژانێکەوە باست کرد ئەمە تەنیا لەسەر بۆچوونی کەسێکەوە نەوەستاوە بەڕاستی پێویستی بە دیرگای تەواوی هەمولایەنەکان هەیە بۆیە هەر پرۆژەیەک لە ژێر گومەزی پەرلەماندا هەبێت پێویستە هەموو لایەنەکان بتوانن لەسەر ڕێککەون ئەوانێکەوە لە پەرلەماندان لە پێناو بەرژەوەندی خەڵک بێ بە شێوەیەکی گشتی بۆیە لێرەدا یاسایەک هەیە ئەویش فشار دەخاتە سەر پێکاتەکانی دیکە ویان هەر یاسایەک پێویستی بە نۆژەکردنەوە هەبێت پێویستەوە کرێ بێ ئەوەی بچێت ژێرباری تەکەتولاتی جیاوازەوە بۆیە تەوافقەکانی نێوان هەموو لایەنەکان پێویستی بۆیە دەبێت بەرژەوەندی حزبی زیاتر بلاو بنرێت بۆیە بەڕێز مەشهەدان دەتوانێت بۆچوونەکان لە یەکتر نزیک بکاتەوە بەڵام ناتوانێت خۆ هەموو بۆچوونەکان یەک بقاتەوە ئەوەی لەسەرەتی دەتوانێت کەوا نزیکیان بکاتەوە بۆ ئەوەی بتوانێت هەندێک پرۆژەی جیاواز سوودبەخش بێ بەڕاستی پێشتر گەلێک جاران نووری مالکی بەحسە هەڵبژارتنێن پێشوەخت کرد لە عێراقێ بڕائیاتە پشتی هەڵبژارتنە محمود مەشهەدانی هەرچەندە هەندێک ناڕازی بوون هەنە ژێ حکوومەتە سوودانی و ژڤیلای والی هەنێ هەوڵ دەدەن هەڵبژارتنێن پێشوەخت بهێنەکردن بەتایبەتی هاتنە مەیدانەیە دیسا مقتەدا سەدر ئیمکان تێدا و عێراق بەر بە هەڵبژارتنێن پێشوەخت بە بچیت يعني وفق المعطيات الراهنة ووفق المتغيرات بەگوێرەی ئەو گۆڕانکاریەکان کەوا ئێستا هەیە هاوکات پێمان دەڵێکەوە لەوانەیە ئەگەرێک هەبێ بۆ هەڵبژاردننی پێشوەختە بەڵام بە شێوەیەکی گشتی تەماشای ناوچەکە بکەین هەموو ئەو کێشمەکێشە سیاسیەکان بەتایبەتی لە ناوچەکەی ئێمەدا ئەمەش بۆتە بربەستێک بۆ ئەوەی کەوا ئالنگاریەکی زۆر هەیە لە بەرامبەر تەواوی وڵاتان بەتایبەتیش عێراق بۆیە حکوومەتی بەڕێز سوودانی توانیوێتی هەنگاوێکی باش بێت بۆ ئەوەی سەرۆکی پەرلەمان هەڵبژێدرێت و لە بۆچوونی لایەنەکان لە یەکتر نزیک بکاتەوە لە پێناو بەرژەوەندی باڵای وڵاتەکەمان بۆیە ئەمڕۆ گۆڕانکاریەکان زۆرم بەڕاستی لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە بۆیە هەوڵێک هەیە دەتوانین بڵێن شتێک هەیە بگوترێتەوە هەوڵ دەدرێت عێراق بۆ نوایەکی ئارام بگوازرێتەوە و دوور بخرێتەوە لە تەواوی ئەو کێشمەکێشێکەوە لە ناوچەکەدا هەیە بۆیە ئەمە لە ڕووی سیاسی و ئابروویشەوە لە ڕووی پەیوەندەکانشەوە هەوڵی ئەمە دەدرێت بەڕاستی خانم سوهات الشەمەری شروع بەکارە سیاسیش بەغدای سپاس